والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. تقبل الله منا ومنكم. خوای گەورە نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکات، جەژنتان پیرۆز بێت. خوای گەورە میهرەبان ئەم جەژنە وەکو جەژنەکانی تر بکاتە مای خەیر و خۆشی، بەختەوەری و دڵخۆشی بۆ دنیا و قیامەتی ئەمە ئینشاءالله. خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدا و وامان لێ بکە لەم ژیانە کورتەدا کارێکی وەها بکەین ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستی خۆمان بهێنین. ڕوو دەکەمە ئێوەی خۆشەویست، دوێنێ ئەلحەمدولله بە ڕۆژوو بوون، هەروەکو چۆن جەژنی ڕەمەزانیش لە پێش جەژنەوە بە ڕۆژوو بوون. بەڵام ئایا کاریگەری ئەو ڕۆژووە، ئەو دینداری خواپەرستیە بەسەر ئێمەوە چەندێک هەیە؟ دوێنێ بە ڕۆژوو بووین خۆمان و خێزان و کچەکان و مناڵەکانمان، بەڵام ئایا ئەمڕۆ کاریگەری ئەو ڕۆژوەی دوێنێ بە خێزان و کچەکانمانەوە دەبینین؟ ئەو ئافرەتانی کە ماڵەماڵ دەکەن لەگەڵ پیاوەکانی خۆیاندا دەڕۆن بەبێ لە چک بە جلی ناشەرعیەوە، کچی کێن؟ کچی ئێوەی بەڕێز نین؟ خوشکی ئێوەی بەڕێز نین؟ خێزانی ئێوەی بەڕێز نین؟ دایکی ئێوەی بەڕێز نین؟ بێگومان بەڵێ. بەڵام کوا کاریگەری دین بەسەرتانەوە؟ ئەو نوێژ و عیبادەتەی کە کردتان کوا کاریگەریەکەی بەسەرتانەوە؟ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ئاخری زەماندا کەسانێکی زۆر دێن، ئەوەی کە پێغەمبەری خوا باستی کردووە صلی الله علیه وسلم، وەکو ئەمڕۆ پێی دەوترێت سەیارە، کە شتێکی نەرم و چاک و شتێکی بە نرخە. دەفەرمێت دێن لە بەردەم مزگەوتەکانە ئیزدیحام دروست دەکەن، قەرەباڵغی لە بەردەم مزگەوتەکانە دروست دەکەن بە سەیارەکانیان، بەڵام وەنیساؤهم کاسیات عاریات، بەڵام خێزانەکان و ژنەکانیان و ئافرەتەکانیان بە حساب پۆشتن، بەڵام لە ڕاستیە ڕوتن. کەواتە دێن بۆ مزگەوت، قەرەباڵغی لە بەردەم دەرگای مزگەوتەکانە دروست ئەبێ، بەڵام ئافرەتەکانیان پۆشتە نین. ئەوە یەکێک لە نیشانەکانی ئاخر زەمان، یەکێک لە نیشانەکانی کۆتایی ئەم ژیانە. خێزانت بە حەیا و بە حورمەتەوە بە لەچکەوە با لەگەڵ تا بگەڕێ، لەچکی بەسەرەوە بێت. دوێنێ بە ڕۆژوو بوو ئەمڕۆ لەچکەکەی فڕێدا، قەیچێکە هەر ئەمڕۆیە، هەرم جەژنەیە، لەولاوە ئەمە سەری ساڵە و ئەمیان نەورۆزە و ئەمیان ژنمارەبڕین فڵانکەسە و ئەمیان شایی فڵانکەسە و تەواو ئەمانە لە دینە هاتووە. لەم کاتانەدا ئافرەت ئەحتیاجە سەری ڕووتکە. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ کاتێک کە لێیاندا پێش ئەوەی وەفات کە و شەهید بێ، خێزانەکەی چۆن دەڵێی لەچکەکەی لاچوو، هەندێکی لاچوو، چکە کۆمەڵێ مجریم هاتن بە شمشێر و لیانەدان. فەرمووی بە خێزانی فەرموو لەچکەکەت تونکە، حیجابەکەت تونکە، واللهی ئەوەی کە لەچکەکەت بەهۆی شمشێرە شتێکەوە کە تۆزە لاچوە لەسەرت، واللهی ئەوە لای من قورسترە لەوەی کە منی تێدام ئێستا حالم لێم ئەدرێ بە شمشێر، واللهی بە شمشێر لێم ئەدرێ و لێم ئەدرێ بۆی بمکوژن، ئەوە لە لام ئاسانتر لەوەی کە تۆ خەڵکی پرچەکانت ببینی. ئەمە دڵپیسی نییە، ئەوە غیرەتە، ئەوە دینداریە، ئەوە خواپەرستیە. جا بۆی ئێمە دوێنێ بە ڕۆژوو بووین ئەمڕۆ کاریگەری ڕۆژەکە بەسەرمانەوە ئەبێت. دوێنێ خێزانمان بە ڕۆژوو بوو ئەمڕۆ لەچکی بەسەرەوە نییە. لەگەڵ کاکەمە لە پێش سیارەکە و دانیشێ و خۆشی بە ئەولیا ئەزانێ، حاشا ئەگەر ئەولیای خوا ئاوا بێت. خوشکی بەڕێزم بە ڕۆژوو بووی تۆ، کوا کاریگەری دین بەسەرتەوە؟ ئەو دینی خوایە هاتووە بۆ ئێمە تەطبیق بکەین. ئەم جەژنی قوربانە ئەمە ئەسڵەکەی دینداریە. لە چیوە هاتووە؟ لەوەی کە ئیبراهیم صلی الله علیه وسلم فەرمانی خۆی جێبەجێ کرد، ئالم ڕۆژەدا ئامادە بوو کوڕی خۆی سەر بڕێ،
بقصي شيطاني نكرت بەڵام توش ئایا ئامادەی لەم ڕۆژەدا فەرمانی خوا جێبەجێکی خوشکی بەڕێزم ئامادەی بە باڵاپۆشیەوە بە جلی شەرعیەوە بە لەچکی تەواوەوە بڕۆیتە دەرەوە ئامادەی وەکو ئیبراهیم پێغەمبەر بی صلی الله عليه وسلم وەکو ئیسماعیل پێغەمبەر بی صلی الله عليه وسلم ئامادەی وەکو خێزانەکان و کچەکانی پێغەمبەری خوا بی صلی الله عليه وسلم دەی دەڵێی بەڵێ بیسەلمێنە کەواتە بەڕێزان هەر ئافرەتانی ئێمە کە لە دەرەوە سافیرن هەر ئافرەتانی ئێمە لە بازاڕەکانە دەیان بینن جلێکی ناشەرعیان لەبەردایە جلێکی بەناو پۆشتیان لەبەردایە هەر ئافرەتانی ئێمەیە چەند ڕۆژە لە بازاڕە بەسەری ڕوت ئەسۆڕێنەوە هەر ئافرەتانی ئێمەیە ئەمڕۆ بەبێ لە چک دەیان بینین ماڵە ماڵ دەکەن خۆی دەدا لە تەل کردوەتەنی بە هەموو جۆرێک دەچکیشی لێفڕێدا پیاوەکەیشی خۆی لانێ بە پاڵەوان بزانێ بەخوا هەموو عەزەڵاتەکەت هەڵسابێ لای خوای گەورە خاوەنی هیچ غیرەتێک نیت هەموو گیانت عەزەڵات بێ هیچ قیمەتێکی نیە لای خوا چ قیمەتی ئینسان عەزەڵاتی بێ و قورسایی هەڵبگرێ بەڵام نەتوانێ فەرمانی خوا جێبەجێکە لە کۆتاییدا دەڵێم خوشکی بەڕێزم ئایا لەوە بەدبەختتر هەیە لەو کەسە بەدبەختتر هەیە لەو کەسە دۆڕاوتر هەیە لەو کەسە خەسارەتمەندتر هەیە کە لە بەهەشتێک کە ئەوەندە گەورە و فراوانە ئینسانێک کە ئاخر نەفەرە دۆڕاتە بەهەشتەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بەقەد دە ئەوەنە یانزە ئەوەندەی هەموو دنیا موڵکی پێدا ئەوە کەمترین موڵکی هەیە کەمترین شوێنی هەیە ئافرەتێک نەتوانێت لەو بەهەشتە گەورەدا جێگایەک بۆ خۆی دروست بکات ئەوە خەسارەتمەندی گەورە نییە خۆت مەحروم کەی لە بەهەشتێک پانتایی گەورەی لە پانتایی ئاسمانەکان و زەوی گەورەترە بۆیە بەهەشت لە دەست خۆت مەدا بەوە نابیکە مسەقەف و ڕۆشنبیر و تێگەیشت و لەچک فڕێدەی لەچک شلکەیتەوە نیو لەچک بکەیت ڕۆشنبیر ئەو کەسەیە قەبری خۆی پڕ نەکات لە ئاگر و لە تاریکی ڕۆشنبیر و مسەقەف ئەو کەسەیە کە خوا لە خۆی تووڕە نەکات بۆی ئینشەڵا با بە خۆمەندا بچینەوە چونکە من دەزانم دوای سەعاتی دوو سەعاتت ئافرەتانی ئێمە چۆن دێنە دەرەوە خوایە خۆت شاید بە سەتەها و هەزارەها جار ڕامگەیاندووە کە ئافرەتان با پۆشتە بن هەر کەسێکیش بە قسەمان ناکە خۆیە خۆت شایدی خۆی گونەهبار دەبێ و ئەو دینەش کاریگەری بەسەریەوە نییە بۆیە بەڕاستی هاتوونە بۆ مزگەوت بە خێزانتان بڵێن بە کچەکانتان بڵێن ئەوەی کە دەسەڵاتی تووتیایە پێیان بڵێن با پۆشتە بن با لە خوا ترس بن بۆی خوای گەورە ڕەحمتان لێ بکە بۆی ژیانتان خۆش بێ یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە ئەو حیا و حرمەتەی کە بە دایک و نەنکی ئێمەتان بەخشی خوای گەورە خوایە بە خێزان و بە کچەکانی ئێمە و مناڵەکانی ئێمەشی بەخشی یا ڕەب العالەمین خوایە ئەو حیا و حرمەتەی کە باوباپیرانمان هەیان بوو خوایە گەمەمانی بگەڕێنێتەوە یا ڕەب العالەمین خوایەگیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی خوایەگیان ئاخرمان بەخێر بگێڕی خوایەگیان هێمن و ئارامی وڵاتمان بپارێزی لە شەڕ و بەڵاو و لە کێشە و ناخۆشی خوایەگیان هەر کەسێک زڵم لە ئەم میلەتە ئەکا خوایەگیان لە ناوی بەرە هەر کەسێکیش بۆ ئەم میلەتە باشە خوایەگیان سەرکەوتووی کە یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کە شیفای نەخۆشەکانمان بدە دڵخۆشمان بکە ئەم جەژنە بکە مایە خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.